مامۆستا ئەمە جەنابتان معلوماتان زیاترە. ئێستا کە هەر یەک دەیبینی باسی ئەوەیە کە کابرا پشتی دێشیتن نەها برین ئینزیلاقی هەیە، ئەوە زۆر باوە لە ناومان وایە. مامۆستا جا من دەتانم برێم ئەو قسەی بکەم کە هەر کەسێک بەس نوێژەکانی بە تەواوی بکە، ڕوکوعی بە تەواوی بکە و سوزدەی بە تەواوی ببە، ئەو کەسە تووشی ئینزیلاقی نابی ئەبەدیەن و یەقینی شمێرە ئەو قسەی خۆم و لێکۆڵینەوەشم زۆر کردیە، یعنی تقریبا نزیکی 100 کەسمان هەیە لە ئیشێکا زەربەی بەرکەوێ یا شتێکی قورسی هەڵگرت ئەوە حاڵەتەشکێ ئەوە برین غێر وا ئەوە دەبیتن، غێر تەبیعی دەبیتن، ئەوە باسی ئەوانە ناکەن. بەس مامۆستاجان بەیەقینەوە دەڵێن ئێستا ئەو بەحسانەی کە لەلایەنی توبی دەکرێتن سەبارەت بە هۆکارانی کە تووشی پشتێشەی دەبن، ئەو کەسانێکەوە تووشی هەر حاڵەتەکی دەبن، باوەڕکە ئەو تەمارین و ئەو عیلاجانەی کە دادەندرێ باوەڕکە هەمووی لە نێژی وەرگیرایە. یعنی بە جانبی توبیەوە قسەی دەکەم، هەر ئەوە نیە برێم قسەک بکەین و تەواو لۆیەکە بەیەقینەوە قسەی دەکەم هەر کەسێک نێژی و بە تەواوی بکە بەس بە شێوە دروستەکە. ئێستا مەسەلەن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ کە وەختی ڕوکوع پشتان ئەوەندە ڕاستکەن کە ئاوەک لەسەر پشتاندانرا نەڕژێ، وایە؟ ئەوە پێی دەرێن لێگرایز لەلایەنی توبیەکە، یعنی ئەوە باوترین ڕێگا لەوە عیلاجی ئینزیلاقی، بەبێ هیچ دەرمانێک، بەبێ هیچ جیهازێک، بەبێ ئەوەی تووشی بگاتە حاڵەتی عەمەلیاتی، بەس فەقەت ئەتو ئەو پێنج فەرزەی هەیتمان بتانین بە تەواوی بیکەین، هەر کەسێک تووشی بەس بە تەواوی بیکاتن تووشی هەر حاڵەتە چ بە ئەو مەسئولیەتی هەردەگەم بەسەر حاڵەتەی و حەزم کرد يعني یەک لە نیعمەتەکانی نێژی نیعمەتێکی زۆر گەورەیە، يعني باوەڕ کاتە ئەوە لایەنە ڕوحیەکە هیچ، ئەوە لایەنە دینیەکە هیچ کە قیامەتی پێدەکڕیەوە، بەس باوەڕکەم ئەوەی نێژی بکاتن لە زۆر شتی دوور دەبی و لایەنەشکەش یەک لە سوودەکانی نوێژی کە باس بکەم ئەگەر ڕوخسەت بفەرمووی مامۆستا هەر یەکێک نێژ بکاتن دەبی لە ژانەسەری بە دوور بیتن ئیلا مەگەر شتێکی بەسەردا بێتن یان غەمەکی زۆر گەورەی بەسەردا بێتن. ئەم نەخۆشم هەبووە ئەوانە خۆیان هەبووە نەخۆشمە بەوانێک خۆیان هەبوو بیتن مامۆستا بەس ماوەی سوزدەکەم درێژتر کردیتەوە، گوتم بەس لە الحەمدولیلا نەگەیشتە ماوەی 15 ڕۆژی بە خۆی تەلەفۆنی لێکردم، گوتی کا دکتۆر گوتی شەقیقەکەم نارم نەمایە بە 180 زیاترم کەم بووە لە فەزلی خوای گەورە، چکە لەبەر چیە وەکو معلوماتەشی لە بۆ جەماعەت هەمووان وەکو برایەکی گچکە کە سوزدە دادنەی ئەمە لە ناو زەویدا هێزی کێشکردنمان هەیە وە دەکاتن دەورانی خینی لە ناو سەری بە ئیسراحەت ڕوودادن ئەو هێزە موگناتیزیە وە دەکاتن ئەو پاڵە پەستۆیی کە لە ناو مێشکی هەیە کەمتر بووتەوە، نارم نەمینێتن وە بکە کەمتر بووتەوە و مێشکی مرتەحتر دەبی کە لە هەر جێشیش خین بە ئیسراحەت هاتوو چۆی کرد ئەوە ئەو جێیە دوور دەبی لە ئازار و دەتانم برێم ئەو مەسئولیەتەی هەگرم کەوا دوور دەبیتن لە جەڵتەش، دەتانم برێم هەتا حەدێکی زۆر و بە یەقینی و بە یەقینی ئەوەشەوە عەفوم کە ئەستەغفر الله و بەو یەقینەشەوە دەرە مامۆستا ئەوەندەی خێندی بەهۆی سەندەم زۆر لێ نازانم عەفوم کە لە خزمەت جەنابەت، بەس ئەوەندەی ئەمن دیتبم و جێم لێ بووبی و پرسیاریشم کردی لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە زمانی خەلیفەکان لە هیچ جێکی باسی ئەو ئینزیلاقە نەکرێ کە لەوی ئەو ڕۆکە هەیە بەو نەوعی ئێستاکە هەیە، یعنی ئێستا باوەڕکەم لەوانێ 180 خەڵکی توش بوو بیتن ئەگەر زیاتر نەبیتن باشە لەو وەختی نەبووە، لەو وەختی خۆ لەوانەیە ئێستا ئاسانکاری زۆر هەیە، ئێستا کە زۆر وەسائلی زۆر باشمان هەیە و لەو کاتی ئەو شتانەش نەبووە وایان لا جەناب متوانی ئەوە ڤیدیۆیەکی 2 دقەی 3 دقەی لەسەر ئەو بابەتە بکەی بڵاوی کەیتەوە ئەو جەماعەتی ڕیکۆردی و دتو ئەمانی لای ئێمە ئەتوانن هاوکارت بن بڵاوی کەنەوە و ئەو خێرە گەورەیە چنگی جەنابت بکەوێت و خەڵکیش بتوانێت ئیسفادە بکات. وڵی لە خزمەتدا دەبم مامۆستا جان و یەک جانەکەم ئەوە پێی زۆر باشە بێت ئینشاڵڵا خوا لەگەری بکاتە قسمەت و یەک شت کۆتاییەکەی پێبینم مامۆستا جان ئەوانەی تووشی جەڵتە دەبن ئەمە دوو حاڵەتمان هەیە و لەیەک لەو لێکۆڵینەوانەی کە کردیتم هەر یەک تووشی جەڵتەی مێشکی بوو بیتن نوێژەکانی بە تەواوی کردبی مامۆستا باڵانسەکەی بە تەواوی تێکناچی، یعنی بین تەوازنەکەی هاوسەنگی لاشەکەی بەو نوعی تێکناچی کە یەکێک نوێژی نەکردی لەبەر چ بەس لەگەر ئەڵڵاهو ئەکبەر یەکەم کە ئەمە پێنج فەرزەکەی خۆمان دەکەین ئەو دەست بەرزکردنەوەی لە بۆ ئاستی شانت یعنی بۆ ئاسی برین نەرمایی جوێیەکانە کە غەڵەتم نەکردبی
ودەکاتن تەرکیزی مێشکت زیاتر دەبێتنە سا هاوسەنجەکەی و ئەوەشمانەیە و حاصل سوودەکانی یەکجار زۆرە ئەوەی کردیتم ئەوەی کە دەیڵێم هەر قسەکی زارەکی نییە لێکۆڵینەوەم کردێ و 100 کەیسم دانایە لەسەری کە کەیسەکانیش خۆم بوونە و هەمووش لە هزار مەوجودن و ئەگەر بتە قسمەت ئینشاءالله ڕێمان پێ بدرێت بەتمامە بیکەمە بەحسەکی نێودەوڵاتی دایبنێم لە ئەو سایتانە کە بەحسی طبی هەیە سایتەکان زۆرن ئەگەر ڕێمان پێ بدەن لەوێن دەربڵاوکەن و ئینشاءالله لە دوومەوە بکەم بەس حەزم کرد زیاتر لەو لایڤ بەڕێزەوە تقریبا 2600 نەفەری تێدایە ئینشاءالله بتەمای ئەوەی کە نێژەکانمە بە تەواوی بکەین و ئەو حادیسە 100% تەواوە کە ئەمن بە تەواوی ئەگەر نەزانم عەفوم کە بەس کە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ نوێژەکانتان وەکو مریشی گیان وەکو کەرەبابەوە بزانم غەر نەمکەڵە شێر مەیکەنە هاتن دوو بدەن و هەستنەوە بەیەقینەوە نوێژت ئەو حالە مەکە دوور دەبی حتا حەدەشی زۆر 180 زیاتر دوور دەبی لە جەڵتەی مێشک دوور دەبی لە ژانە سەر و دوور دەبی 190 زیاتر دوور دەبی لە جەڵتەی مێشک دوور دەبی لە ژانە سەر و دوور دەبی 190 زیاتر دوور دەبی لە جەڵتەی مێشک زۆر لە وەخت ناگرم مامۆستا جان گەلە مەمنون لەو دەرفەتەی خوای گەورە جەزای خێرت داتەوە یا ڕەبی وەلی ڕازی بێ کاک دکتۆر گیان دەست و چاو خۆش بێ معلوماتەکان بە پێز بوون پایدار بێ براشینەکەم ئێمە لە خزمەتی جەناب زمان لەمە چاوەکەم گەلە سەربەرزی برای شیرینم سەربەرزی بەخێر بێت